عزیزی کورسا دەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست. لە بەرنامەی ئەم هەفتەیە خانمە هونەرمەند و کەسایەتی شاری سلێمانی خاتوو فاتمە عەلی حەمەڕەزا میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. خاتوو فاتمە یەک لەو کچانەی سلێمانیە کە هەر لە تەمەنی لاوی و لە ساڵی هەفتەکانەوە چۆتە نێو بواری هونەر و لەو ساڵانە لەگەڵ هاوڕێکانی لە تیپی مۆسیقای سلێمانی بەشداری لە دەیان چالاکی ڕۆشنبیری و هونەری لە سەرجەم شارەکانی عێراق و شارەکانی کوردستان کردووە. یەکێک بۆ لەو خانمە هونەرمەندانی کە لەو سەردەمە لەگەڵ هونەرمەندانی تر چەندین گۆرانیان لە ستۆدیۆ و تۆمار کردو و لە چالاکیەکانە پێشکەشیان کردووە. فاتمە خان جگە لە بواری هونەری کە لەو ساڵانە ناوێکی دیار بووە لە تیپی مۆسیقای سلێمانی هاوکات لە بواری وەزیفیش لە چەندین وێستگەی جیاواز توانیوەتی خزمەتی کوردستان و شارەکەی و نیشتیمانێکی خۆی بکات. ئێمە لەم بەرنامەی هەوڵ دەدەین لە ڕێگەی وێنەکانەوە بچینەوە بۆ نێو بیرەوەری و یادەوەریەکانی فاتمە خان و هەموو ئەو ساڵانەی کە پێیدا تێپەڕیوە. فاتمە خانم کاتت باش. ئەم کاتت باش بەخێر بێن سەرچاو بۆ جەنابت ئەمڕۆ کە میوانداریت کردین لە ماڵی خۆتان سپاس بۆ جەنابت. پێم خۆشە سەرتا بدوەمەوە بۆ سەردەمی مناڵی و بۆ ئەو ساڵانەی سەرەتای حەفتاکان. پێم خۆشە بزانم تۆ لە چ بنەماڵەیەکەن، باوکت کێ بووەوە، دایکت کێ بووە، تۆ لە کوێ لە دایک بوویت؟ بەڵێ من لە بنەماڵەیەکی شاری سلێمانیم. باوکم عەلی حەمەڕەزا ناسراوە بە عەلی حەمەڕەزا فارس، دایکیشم فەیمە خان. خێزانێکی مامناوەندی بووین لە شاری سلێمانی. باوکم خەڵکی کانێسکان بوو، دایکم سەرشەقامی بووە. خۆشم لە گەڕێکی ڕزگاری لە ساڵی 1960 لەوێ لە دایک بوو. لە 61 پێماوی ئەو ساڵانە ڕزگاری هەنێ خانووی کەمی لێ بوو. بەڵێ 5-6 خانووی لێ بوو. مەسەلەن ماڵی کاگڕۆ وەحیای هونەرمەند لەو بەرمان بوو لە شوێنی مەعهەدی فنوونی جەمیلە تقریبان لە پشتیەوە، و ماڵی شەمسە خان و ماڵی کاگ ئەحمەد کوردە باوکی کاک بەرزان و ئەوان، ماڵی وەستا شەفیق و تقریبان هەر 5-6 ماڵ و ماڵی کاگوێنس و مەجموعەیە ماڵی کەم بوون. بەڵێ تۆ لە کوێچی تۆ قوتابخانە؟ من بدایەت لە پۆلی 1 لە ئازادی بووم، بەڵام ئیتر لە 2 دەرچوون بۆ 2 هاتمە مەکتەبی قەدەم خێر، لە 2ەوە هەتاکو 6 ابتیدایی لە مەکتەبی قەدەم خێر بوو. دیارە جەنابەت یەکێکی لەو کچانی کە هەر لە گەنجیەوە باڵێن هەر لەو تەمەنەوەی کە من لە وێنەکانە بینی بێتم کچێکی پڕوزە و پڕتاقە و لە چالاکیەکانە بەشداریت کردووە. پێم خۆشە بچینە سەر کۆمەڵێک وێنە لەوێەوە باسی یادۆریەکان بکەین. ئەم وێنەی جەنابەت پێم وابێ ئەمە لە 6 ابتیدایی بووم. بەڵێ لە 6 ابتیدایی بووم لەگەڵ باوکم بردمی بۆ سینەما دڵشاد. بۆ وا بوو تەلەڤیزۆن نەبوو، یعنی هەبوو بەس بە ملەوەنی نەبوو. چون بۆ فلیمێکی هندی لە تەنیش سینەما دڵشادەوە ستۆدیۆ حەبیبی لێ بوو، لەوێ ئەم ڕسمەی بۆ گرتم باوکم. بەڵێ وێنێکی زۆر جوانە. ئەم وێنەیە ئەمە باوکت و جەنابەتن؟ بەڵێ ئەمە من و باوکمین لە بەغا. باوکم بڵێن چاوی تەواو نەبوو، هەموو جارێ منیە برد لەگەڵ خۆی بۆ بەغا. وەبزانم هەر ئەو تەمەنەی تر ساڵی 76 و ئەو ناوەیە. بەڵێ ئەوە کێ لەگەڵتان ئەو مناڵە؟ ئەوە دڵشادی برامە، یەکێکە لە براکانم. بڵێ ئەمەش خۆم ئەوش باوکم. ئەمە بەغایە؟ بەڵێ ئەمە بەغایە زۆر جوانە. ئەم وێنەی تر سەربەستە کوردەواری و ئەمە جەنابەتی ئەمە ساڵی چەنە؟ ئەمە ساڵی وابزانم 77 بۆ 78 لەسەر گردی مهندسین گرتومانە و کاتە بڵێن خانووی لێ نەبوو. ئەوە چ مناسبەیەکە؟ هەر بۆ جوانی بڵێن ئەو کاتە تازە بڵێن فلیمی ئەمهینی ملەوە نەهات بوو، فلیمی ملەوەن ئیتر لە خۆشیەوە ڕسمان گرتووە. وێنەیەکی تری جەنابەت؟ ئەمە لە ئامادەی ئەگەڕ ئامادەی پێشسازیە ئەگەڕێمەوە بۆ ماڵەوە. ئەو سەردەمە لە ئامادەی پێشسازی؟ بەڵێ ساڵی 78 تقریبا. ئامادەی پێشسازی بڵێن 2 ئامادەی هەبووی، کێکیان ئامادەی پیشەسازی سلێمانی، ئەمەی تریان لەو کاتە کە ئێمە چون کرایەوە لە هین بوو قالاوە بزانم کچان ئێستا هی کچانە، ئێستا شەرماوە. بەڵێ ئێستاش ماوە. ئەم وێنەیەش بەڵێ ستایلی خۆگۆڕین و شێوازەکەی جیاوازە. بەڵێ ئەمە ساڵی هەفتاکانە، ئەمەش 78 77 هەل لە ئەو سەردەمەیە کچێکی هاوڕێشمە و پورزازای باوکیشمە سوعاد و خۆم بەیەکۆ لە ستۆدیۆ گرتومانە. بەڵێ ئەمەش وێنەیەکی تری
ئەمە لەو سەردەمە لە ستۆدیۆ گیراوێنێکی بەڵێ 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 ئەمە بڵێن تازەشم ینی تازە ساڵێک بوو مناڵم هەبوو یەک کچەکەم هەبوو چراوک ئەمە ئەو کات ئەمە دوای هەشتاکان بەڵێ 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 هەشتا و سێ تقریبا بەڵێ ئەم وێنەیە لەگەڵم خانمە کە جلوبەرجی کوردەواری و سەر و بەستەی بەستووە ئەوە چی ئەو ئەمە ننکما دایکی دایکمە ئاواگرتو بڵێ ئەمە دایکی دایکمە لە حوشەکە بڵێن تازە تاعین ببووم هاتبوومەوە لە کارەکەم ئەو سابڵێن مجەفەمان نەیەک لەف بەسەرمەوە بوو خاڵم ڕسمێکی گرتم وتم مەیگرە دەستم گر بە قژمەوە بۆی لەفەکە دەرنەچێ چاوەڕێ حەسەر مەکرد بێ بە شوێن ماچوونە دەرەوە ئەمە ئەو کاتەیە تازە بڵێن دەستگیران ناربووم ئەمە دایکی ئەمە دایکی دایکمە بەڵێ ستایلێکی زۆر جوان کوردەواریانە خۆی گۆڕی ئەمە من و نەغەدەی ڕەفیقمێن لە دەربەنی خان سەیرانی مەکتەب بوو بەڵێ لەسەراوکە ئەو کاتە لە پیشسازی بوو بەڵێ بەڵێ یەکەم ساڵمان بوو بەڵێ ئەو سەردەمە لە سەیرانەوە بە جلی کوردی بەڵێ بە تاکید سەیرانەکانمی ئابوو بە جلی کوردیەوە بووە جلی کوردی لەبەر کردا وێنەیەکی تری جەنابەت بەڵام لە تەمەنێکی تر لەگەڵ دایک بەڵێ بەڵێ بڵێ ئەمە بڵێن باوکم و دایکمە ئەمە لە بڵێن خوازبێنی بۆ برایەکمان لە ماڵی کچی مامێکم بوو بڵێن کچی مامەکەمان داوا کرد بۆ براکەم ئەمە ئەو کاتێ لە بینی دایکم و باوکمە بەس بڵێ مناڵم هەیە ئەو کاتە ساڵی 79 ئەو ناوەیە تقریبا 99 دایک و باوکت لە ژیان نەماوە نەوەڵڵا هەردووکیان بەڵێ بژ سپاس مەمنون سپاس مەمنون بێوەی بی بگەڕێنەوە جارێکتر بۆ دواوە ئەم وێنەیە کوێیە ئەمە بڵێن مناسبەی هین بوو ئەبزانم ئاهەنگی یەکترناسین بوو شتێکی وا بوو ئێمە وەکو دیدەوانی ئەوە نییە ئەچوین بۆ مخەیەم ساڵانە ئیتر لەوێ بەهین بوو بە پلە بوو ئێمە نازانم دوو هەم بووین سێ هەم بووین یەکی هەدیەکیان نایە هەدیەکە وابزان مەدالیایە بوو مەدالیەکە وابزان نووسرا بوو ئامادەی پیشەسازی حەڤەی تەمووس ئەوەیان لەو کاتە بڵێن پێشکەشیانە کردینەوەی فعالیاتیە و تەمەنە و حەزل لە فعالیات بەڵێ بەڵێ لە هەمووینە بوارەکانە بووم لە وەرزش و بڵێن دیدەوانی و بڵێ مەجموعەیەک بووین بڵێ چالاک بەڵێ بەڵێ ئەمە شەروێنەیەکی تری پێما بێ ئەو کاتێکە لە پیشەسازی بوویت بەڵێ بەڵێ ئەمە ئاخر ساڵمانە لەگەڵ هاوڕێکانمانە ئێستاش بەردەوام ئەم شەشحوتە بەیەکەوەی سوعاتە ئاوازە سۆزانە بەڵێ نەسرینە پەروینە مەجموعەیەکین بەردەوام ئێستاش هەر بڵێن پەیوەندیمان هەیە بە لەو ساڵانەوە لە حەفتاکانەوە تا ئێستا هەندێکی لە حەفتاکانەوە تا ئێستا مەسەن سۆزانە سوعادە ئاوازەوە بە بەردەوامی یەکتریە بینین ئەمەشێکی تر لەوێنە کۆنەکانە بەڵێ ئەمە لە سەیرانی مەکتەب بووین ساڵی 76 من لەگەڵ سعدی خوشکی حەسەن هەردووکمان لە بەیەکەوە بووین لە مەکتەبی شارە ئەمە مامۆستای عەرەبی ئەستفەیمە لە کانیسار سەیرانێکمان کرد ئەو ڕسمەمان کرد لێ ئەمەیان ئەمەش هەر هاوڕێکان من شلێر و سوعاد و کەژاڵ و منم لە ئاهەنگی مەکتەب بوو بەڵێ ئێستاش دەگەڵ ئەم هاوڕێیانم کەژاڵ و شلێر و سوعات و بە تایبەتی کەژاڵ و شلێر هەر زۆر دوو ڕەفیقی خۆشەویستن بەردەوام ئەچینە دەرەوە بەیەکەوە بۆ سەیران و بۆ لە مەکتەبیش بەڵێ بەڵێ لە مەکتەبیش مامۆستان لەگەڵ بەڵێ 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 ئەم وێنەیە وێنێکی جوانە ئەم مامۆستای شێرگەڵتان لەو سەردەمە مامۆستا و تەلەبە بەم شێوە کەشخە و جوانە خۆیان گۆڕیوە ئەمە مەکتەبی بڵێن ئامادەی پیشەسازی حەڤەی تەمووزە نەزەریمان هەبوو مامۆستا هۆگر مامۆستایەکی کەسایەتیکی دیارە وابزانام ئێستا لەخوا بە زیابێت تەمەن درێژ بێ ماوە کچەکەی لەگەڵمان مامۆستای خۆشی هەر مامۆستا بوو ئەمە تقریبن 6 ساڵە تەقاعود بووە بەڵێ ئەوە عەمەلیمان هەبوو ئەوە بڵێن ئێمە لە هەفتەکە 3 ڕۆژ عەمەلیمان هەبوو 3 ڕۆژ نەزەریمان هەبوو 3 ڕۆژەکەی کە نەزەریمان هەبوو ئەوە بەجیا لە پۆلی چیکا بووین ئەچووینە قاتی سەرەوە لەوێ نەزەریەکانمانە خوێن 3 ڕۆژەکەی تر لە قاتی خوارەوە عەمەلیمان هەبوو ئیتر عملیەکانیش پلایس و دەرنەفیز و کارەبا و بۆردی خۆمان بڵێ بەڵێ ئێستا خۆم دەرسەڵێمەوە لە حیاتی عملی تا بەکارت هێ ناجار زۆر جار بڵێ لە ماڵیشەوە لە حەسەن باشترە ئەس ئەو ناوی وەستایە خۆ من وەستام لێرە لەمایانە ئەم وێنێژ کۆنە دیارە ئەمەش سەیرانێکە یەکێکە لە سەیرانەکانی تەوەستەی شارە ناوەندی شارە
منو ئەو ڕەفیقەم شلێر ئەو لە زۆربەی ڕسمەکان لەگەڵمانایەوە بزانام ئەمە شەو بوویناوە ئەمە سد مژگانە. سد مژگان مامۆستایەکی باش بوو، مامۆستای ئینگلیزی زۆر خۆشەویست بوو. ئەوەش بەڵێ ئەو کاتەیە ساڵی هەفتاکانە ساڵی چەند پیشەسازی تاو کرد؟ ساڵی هەشتا بۆ هەشتا و یەک تاوام کرد. دوایەوە تاعین بوویت؟ یەکسەر ئەو سا تاعینە بووی بەڵێ یەکسەر تاعین بووم بەڵێ. یەکەم تاعینت لەکوێ بوو؟ یەکەم تاعینم لە ئەو سا بڵێن ئەوایە ئیمزات کردایە بوو تا بە مامۆستا زۆر بیانە بوونەوە بە مامۆستا بەڵام ئێمە کە ناومان دەرچوو بۆ حکومی محەلی بوو بۆ بەلەدیات چووینە وەزارەتی تەخطیط بەلەدیاتیان ناینێ ئیتر کە تاعین بوون لە خەلەکان ناوم هاتەوە بە قورعە. قورعەکە دەستم پیا کرد خەلەکان هاتەوە سوتفە مۆزەفی زاتیەکەش خزمی حەسەن بوو چەند وتی بابە مەینێرنە خەلەکان نازانێ و منیش وامەزانی لادێم بەلاو خۆش وامەزانی. چەندێک لە خەلەکان مایتەوە؟ تقریباً 3 ساڵ لێ مامەوە 3 ساڵ بەڵێ. ئەو وێنەیە کوێ؟ ئەو وێنەیە کەم ڕۆژی تاعین بوونمە 13/1 هەشتا و یەکە بەڵێ یەکەم ڕۆژ کە تاعین بووم بەڵێ. وەکو چی تاعین بوویت؟ وەکو مۆزەفە هەر وەکو فەرمانبەر لەوێ تاعین بووم بەڵام بڵێن ئەو ساڵە هەشتا و یەک ئەوە بوو شەڕی ئێران و عێراق بەردەوام بوو هەرچی مۆزەفی حسابی و ئیداری و هەر هەمووی ڕۆشت بوو بۆ عەسکەری تەنها من مابوومەوە لەو دایرەیە. ئەو کاتە هاوسەرگیریت کردبوو؟ بەڵێ تازە نیشانە کرابووم بڵێ نەچبوو ماڵی خۆم. لەوێ لەکوێوە مایتەوە؟ لەوێ ماڵی خاڵی بڵێ دشێکم خاڵی زاوایەکمان مێردی دشێکم لەوێ بوو ماڵی شێخ یوسف زۆر یارمەتیانیان ماڵێکی زۆر دڵسۆز و زۆر بە پەرۆژ بوون بۆ هەموو کەسێ بە تایبەتی بڵێن بۆ ئێمەمانان زۆر یارمەتیانیان. 3 ساڵ لە خەلەکان مایتەوە. دوای ئەوە چیتە کوێ؟ دوای ئەوە چوومە هێن شارەوانی بەکرەجۆ لەوێش بەڵێ گەڕامەوە بۆ سلێمانی لەوێش بۆ ماوەی تقریباً تا بڵێن 84 بوو بەڵێ 84 85 86 ئەو 3 ساڵش لێوە بووم. ئەوەی من بزانم تۆ نقڵت کردو بۆ وەزارەتی پەروەردە بۆچی هاتیتە پەروەردە؟ من لەبەرەوەی خۆم حەزم لە بواری هونەر بوو حەزمەکە لەو مەجالە ئیشکەم هەتا ئیشی ئیداریش حەزمەکە لەو مەجالە ئیشکەم بۆیە بەردەوام بڵێن هاوڕێکانم پەیمانوانە و کاتە لە مەعهەدی فنون بوون هەرچەنە مامۆستا ئەنوەر جوابی بۆ یعنی بۆ ناردم وتی وەرە پەیمانگا ئەتوانی بخوێنی تۆ چکە زۆر لە هاوڕێکانمان لە 6ەوە لە 4 عامەوە بڵێن لە 5 ئەگەڕانەوە هیوا بوو تەواویشی کردبوو منیش تەواوم کردبوو داوایان کرد بگەڕێمەوە ئەو سا بەشی شێوەکار و وابزە مەسرح بوو لە ئێستای ڕەنگین بوو ئەو کاتە جوابی بۆ ناردم لەگەڵ سبەدی عاوتیان بۆ نایی دەست پێ بکەی پێشێژی هونەری چیتەوە فنون وەرە فنون خوێنەرەوە لە بەشی مەسرح ئیتر منیش ناڵم حەسەن لە دەرەوە پێشمەرگە بوو ئەبوای ئیمزات کردای لەبەرەوە نەمتوانی هێن نەبوو موافق نەبوو ئیتر وەکو مۆزەفێک چووم ئەوان واستیان بۆ کردم زۆر پشگیریان کردم بۆیە ئیتر لە وەزارەتەکەم نەقڵ کرد گواستنەوەی ڕاژە لە باڵێ بەلەدیاتەوە بۆ پەروەردە لە پەروەردە و یەکسەر بۆ پەیمانگای هونەرە جوانەکان بەڵێ پێم خۆشە دوای بێکەوە یادەوەری ئەو ساڵن تا 2005 لە پەیمانگای هونەرە جوانەکان بێکەوە ئەچینەوە بۆ ئەوێ و کۆمەڵێک لە یادەوریەکانی ئێوێ و وێنەکانی ئێوێ لە پەیمانگای هونەرە جوانەکان باس ئەکەین بەڵام لە ساڵی 2005 ئەوێ بەجێ هێڵی جارێک ترەبیتەوە بۆ مامۆستا لە پیشەسازی ئەو بڕیارە چۆن نەبوو چی هاتی ئەو بڕیارە چۆنەڵی زیاد لە حەد ئەرکمان هەبوو لەوێ خۆشم حەزم لە پیشەکەی بڵێن پیشەی مامۆستایی بوو دوایی کە ویستم بیکەم مامۆستا عەبدوڵڵا خۆعافوی کە کۆچی دوایی کرد مدیرمان بوو ڕێگەی پێ نەیان وتی نابێ ئێرە بەجێبێڵی من زۆر هەوڵەمە عەریزەکەی بۆ ئیمزا نەکردم ئەو کاتە دوو ئیداری هەبوو وەزارەتی پەروەردە دکتۆرە شەونم ڕێزم بۆی هەیە وەزیری پەروەردە بوو هێن وەزیر بوو بەڵێ وەزیری پەروەردە بوو چوومە بەردەمی هەر ناسیاویشمان هەیە وتی بۆ ناکەم و تۆ وەکو دایکی تەلە بەوای تو نابێ بڕۆی توار وتم بەخوا ڕۆم بۆم بکەی بۆم نەکەی وازەهێنم عنی بە زۆر بۆی کردم ئیتر ئەوە بوو موافقەتەکەی بۆ کردم و چوومە ئامادەی پیشەسازی زانستی لەوێش هەندێک لە مامۆستاکانی خۆمی لێ مابوو ئیتر لەوێ بەڵێ زۆر بەڕاستی پێیان خۆش بوو پشگیریان کردم و تا ئێستا لێوێ بەردەوام جوانەیە گەڵی تۆ لەوێ من ماف کە اختصاصی خۆم نییە ماف و دیموکراسی و جینۆساید دەڵێمەوە لەگەڵ عەمەلی ژەڵێمەوە بەڵێ دەستەکان خۆش بێ و سەرکەوتوو دیارە وێزگەی ترمان ماوە لە ژیانی تۆ هاوسەرگیری و دواتر
ئەو ساڵانی کە لە بواری هونەر کارت کردووە پێکەوە قاوەیەکە خۆینەوە و باسی و یادوەریان باش فەرموو. شكاري مع روجاني زاتر بشي وصفاوي والله خوم حزم لإيشة معدلة جوليم يعني نماذج خودي بلا جقالة ويكا لدارة وكاركم فمن قاويك شدبو بينم بس كان خوش بي لقلوشا أرشي مالي شم لسرة أرشي ميوانم زور لسرة قد شيش لينان وخواتني كردوان بلا بالتأكيد والله هموي يعني هنا امتيانا كردو يعني ناوستم لسري زۆر باش بەڵێ کاک حەسەن حەزی لە خواردنانەی بەڵێ ئەرە وەڵا زۆریش حەزی لە خواردنە دەستەکان خۆش بێ من کۆمەڵێک وێنەی تۆم هەیە دیارە جەنابەت لە سەرەتای ساڵی هێشتاکان هاوسەرگیریت کردو لەگەڵ کاک لیوا حەسەن نووری کە ناسراوە بە وەستا حەسەنیان پاشای ئارامی ساڵانێکی زۆرە لەگەڵ بەیەکەوە ژینەوە تا ئێستش بەیەکەوە ژین پێم خۆشە سەرەتا یەکتر ناسینتان و پەیوەندیتان لەگەڵ کاک حەسەن چۆن دروست بوو ئەو چیرۆکەمە بۆ خۆی بۆ بژێر بەڵێ ئێمە طبعاً جگەلەوەی کە بڵێن هاوسەری یەکترین من ئەو پورزای منە من خاڵۆزای ئەوم طبعاً پەیوەندی خۆشەویستی هەبوو چەند ساڵێک بەیەکەوە بەڵێ سەرەتا بڵێن لەوە بوو خۆشەویستیەکە بە تەئکیدی تر دروست بوو لە بینە چیرۆکەکە چۆن وەڵا چیرۆکەکە چوون بۆ مەکتەب دوامە کەوت بداية پێم ناخۆش بووی وردە لەگەڵی ڕاهاتمەوە ئیتر بڵێن مناڵ بووم لە متەوەستا بووم ئیتر لەگەڵی ڕاهاتم ئەو خۆشەویستیە بۆ ماوەیەکی زۆر شتەکە بوو بەڵێ ئەرەوەڵا هاوسەرگیریتان چەند مناڵ لەخوانێ لەخوا بەزیا بێ سێ کچ و دوو کوڕە چرا و کچە گەورەکەمە باوێ ناونجیەکەمە بەندن سێهەم کچە لاو کوڕە گەورەکەمە لاس کوڕە بچکۆلەکەمە کە ئێستا لە زانکۆیە ماشەڵڵا ناوەکانیان ناوی شاز و ناوی خۆشی چێ ناوی ناوە وەڵا باوکی چراوک وابزانم دارێکە لە قەراخەیە داری قەرەقاچی پێڵێن کاتی خۆی ئەم دارە بۆ ڕۆشنکەرەوەی ڕێگەکان بەکارێن هەناوە لە بەری قەراخ ناویان ناوە چراوک ئیتر باسییانە کرد تازە خەری بوو بڵێن ئاوە چەند ڕۆژێکی مابوو بێ چراوک بڵێ مالی 1982 ساڵی چەند هاوسەرگیری 1980 بەڵێ چراوگیش 82 من پێم خۆشە لە ڕێی وێنەکانەوە کۆمەڵێک وێنەی ئەو کاتانە لە هاوسەرگیریەکەتان و دواتر هەندێک وێنەی خێزانی لێرە بەیەکەوە سەیریان بکەین ئەمە وێنەی ڕۆژی هاوسەرگیری ئەمە چواری دوانزەی هەشتایە ماڵی باوکمە ئەمە ئەو ڕۆژە بوو کە مەعمەلی جگەرەکە قەسفەکرا لەو کاتەمنیان لە ساڵۆن هێنایەوە مەعمەلی جگەرەکە قەسفەکرد هێن شەکرەکە زۆر بڵێن هین بوو هەرچەند ڕۆژەکە بۆ من خۆش بوو بەس ئەترسای قەسف و تیارە و فەرتە نەبوو ئەو ڕۆژە بەڵێ چواری دوانزەی هەشتا بەڵێ یادگاریی خۆش بەڵێمە ڕۆژی بەڵێ نیشانەکردنەکەمە با ئەمە یەکیان خوشکی حەسەنە یەکیشیان هەر بڵێن هاوڕێی منە هەر دراو سێشمانە خانمی ناوە بەڵێ ئەوەش حەسەن خۆی ئەمە وێنەیەکی ترە بەڵێ ئەمە هاوڕەکانی حەسەنە ئەمە کاکە سەردارە برای کاک تەحسینە هاوڕێی خۆشەویستێتی کاک تەحسین و کاک سەرداریش ئەمەش کاک حەمە چاوشینە پێشمەرگەی دێرین بوو بەداخەوە وابزانم کۆچی دوایی کرد کوڕێکی خۆشەویست بوو لای حەسەن ئەمەش کاک نزار بە هەمان شێوە ئەویش هەر هاوڕێی خۆشەویستی دامەزراوی تایم بوو یان نه هێشتا تاعین نەبوو بە چەندێک دوای هاوسەرگیریتان کاک حەسەنە چێتە دەرێ بە پێشمەرگە تقریبا ساڵێک و 4-5 مانگ یعنی کە چوومە ماڵی خۆم لە مانگی 4/81 چوومە ماڵی خۆم ئەو کاتە ئیتر دوای کچەکە بوو ساڵێک و 3 مانگ ساڵێک و 4 مانگ ئاوا بوو کە ڕۆشتە دەرەوە بەجێ هێشتین بەڵێ کچەکەم 3 مانگ کچە گەورەکە طبعاً زۆر بۆ من هەر زۆر ناخۆش بوو چونکە کە ئەوم زۆر خۆشەویست کە بەجێ هێشتم یعنی لایەکم لێ بۆ هەرچەنە لەگەڵ خێزانێکی بڵێن کە سوکاری خۆم بوو پور و بڵێن پورزا و هەمووی زۆربەی ڕەفیقی خۆم بوو کچەکان کوڕەکان کوڕی چاک بوون لەگەڵ گونجای بە تەئکید زۆر لە مەترسیا بوو چەند جارێک مەسەن هەوڵی گرتنیانە ئەوە بوو ماڵی داکی حەسەن گیرا کە هاتن بۆ
ماڵەوە بۆ من هاتن بڵێن ماڵی پورم هەمویان گیران عوسمان گیرا ئەو هەتا ماوەیەکی زۆر هەتا هەشتا دەگەڵ برایەکمە ئەو لە سەماوە بوو عوسمان لەوە بزەم لە ئەبوو غرێب بوو ئەو کاتە بەربوون بە عەفوی عام هەر بە بەردەوامی ئێمە ترسمان لەسەر بە ڕەفیقیە گیراشتمان لابوو شتی سڕیاتی شۆڕشمان لابوو هەموویمان شارد بۆوانێ لە ئەترسانی زۆر با بچین کۆمەڵێک وێنەی ترسێ بکەین ئەمە شەقڵاوەیە بڵێن هاوسەرگیریەکەمە بڵێن چوومە ماڵی خۆی بەڵێ ئەمە ئەوەیە بڵێ ئەمانە حەسەن ئەمە وێنێکی زۆر کۆنە مناڵەکانتان لەگەڵ بڵێ ئەمە یەکیان خوشکەزای حەسەنە کارۆخە حەسەن زۆری خۆشەویست ئەمەش کچەکەی خۆمە کچە گەورەکەمە کاتێک چووە دەرەوە پێشەوە چەند ڕسمێکی گرت لە ستودیەکەی کاکتەها باوکی کارۆخ چەند ڕسمێکی گرت و ئاوە خستێهینەوە خستیە ئەم لایلۆنەوە بۆ ئەوەی کەپسی کرد بۆ ئەوەی بمێنێت لە لای بمێنێت لە پێشمەرگایەتی بەڵێ ئەمە ژوێنێکی پڕیادەوەریە ئەم دوو کەسایەتی شوێن لەگەڵتان ئەمایکێکیان خەزوورمە بڵێن باوکی حەسەنایەکی شامپورمە کە خەسوومە ئەمەش ئەحمەدە ئەمەشیان خوشکە گەورەکەی حەسەنە سوڵتان ئەمەش چراو کە ئەمەش حەسەن خۆیەت ێوەش منم طبعا ئەو کاتە حەسەن پێشمەرگە بوو عید میلادی چراو بوو بە دزێوە هاتبووە ئەمە شەروێنەی تری خێزانەی پێما بێمە سوورداشە بڵێ ئەمە ساڵی هەشتا و چوارە هینی مفاوەزاتەکەی هەشتا و چوارە لە سوورداش کە بەڕێزمام جەلال هات خۆتبە یا بۆ خەڵکەکە و خەڵک لی کۆبووە ئەمە خێزانی حەسەنە با بڵێن خێزانی خۆمە بەڵێ خوشکەکانی حەسەنە سەمیرە و منیرە و سعدیە و بڵێن حسێن و لەگەڵ ماڵە دراوسەیەکمان ماڵی ئەو ئافتاخانە ئەمە پێش بڵێن تازە دەستگیران نار بووم ئەو حاکم عەزیزە ئەوستا بڵێن حاکمی شۆڕش بوو لە دەرەوە ئێستا لە لەندەنە هاوڕێی خۆشەویستی حەسەن بوو لەگەڵ خوشکەکەی حەسەنە بەیەکەوەین چون بۆ سەیرانی زانکۆ داوەتیان کرد بۆ ڕەفیقەکانی زۆربیان لە زانکۆ بوون لە چنارۆکەوە لەوێ بڵێ هین بوو سەیرانێکمان کرد کامێک لە مناڵەکان ئەمە ئەخیرەکەمە لاسە تازە لە دایک بوو وازام ڕۆژێ دوو ڕۆژ بوو لە دایک بوو بڵێ وێنێکی زۆر جوان و تازەی تۆ کاک حەسەن بڵێ ئەمە کاتی ئەمە جافەرانە بڵێن بەری قەراخە سەیرانەوە بزانام نەورۆزە نەورۆزی نازەم ساڵێکە بڵێ ئەمان کێ ئەمە ساڵی هەشتا و چوارە پێشمەرگە بوو حەسەن کە هاتەوە بڵێ ئەو کاتە لە ماڵی باوکی ئەو ڕسمەمان گرت وێنێکی تر پێما بێ هەموو خێزانەکەتانم بێکەوە بڵێ ئەمە نەورۆزە بڵێ نەورۆزی ساڵی وەبزام 2009 شتێکی وایە بەڵێ هەمویانن هەموو مناڵەکان من لەگەڵ گەورەکەم مەسەلەن ئەمە چراوکە ئەمە بەڵێ چراوک لە هەمویان گەورەترە پاوێ دووهەمەکەیانە بەندەن سێهەمە لاو کوڕە گەورەکەمە لاسیش پچکۆلەکەمە لەگەڵ خۆتانە ژینیان ماڵی خۆیان بەس لاسم لەگەڵایە هەموو چوونەتە ماڵی خۆیان و خێزانیان هەیە بەڵێ بێەوەی سپاس لەگەڵ تۆ ئیشەڵڵا ئەمە ساڵی 2003 ئەمە کاتێک کە بڵێن عێراق بە تەواوەتی بڵێن ڕزگاری بوو حەسەنیان نار بۆ کەرکووک هینی سەرپەرشتی هینی ئەمنی سجل و شتی ئەوەیە کردی ئەمنی ئەمە من زۆر جار سەرمەیە بڵێنە چون بۆ ئەوێ و لەوێ لەگەڵ کاک حەسەن وەکۆی کە لاشتاکان پێشمەرگە بووە و دواتریش بەردەوام بەرپرسی ئەمنی بووە و لەم ئاخیرانە بەرپرسی ئاسایشی سلێمانی بووە ژیانی تۆ هەمووکو هاوسەر هەموو پیشەکەی ینی چۆن بوو تا چەند لەگەڵی ڕاهات بووی تا چەند قرس بۆ من مەسەلان جاریوا بووە ئەو شەویش نەهاتۆتەوە بەهۆی کارەکەیەوە جاریوا بۆ بە دووسێ شەو مەسەلان تاقیقیان هەبووە یاخود ڕۆشتون بۆ ئەو شاخانە لە کاتی شەڕی داعش و ئەوانە بە تەنیا بووم زۆر کاتی ژیانی لە مەترسی بڵێ لە پێشمەرگایەتیە بە هەمان شێوە لە کاتی بڵێن کە لە ئاسایش بووە زۆر جار کە ئەڕۆی ئیترەوە نییە دوعام بەسەرا خوێن دڵم دایمە لای بوو بە مستەمڕی دڵم لای بوو بەڵێ زۆر قورس بۆ من بێکۆ بەردەوامە بین لە بەشێکی تری بەرنامەکە ئەچین بۆ یادەوەریە هونەریەکان بەیەکەوە بەڵێ خۆشەویستان دوای ناوبڕێکی کورت لەگەڵ فاتمەخان بەردەوام بین. خۆشەویستان جارێکی سڵاوتان لێبوو لەگەڵ فاتمەخان بەردەوامە بین ئەگەڕێنەوە بۆ یادەوەریە کۆنەکان فاتمەخان بەس پێشی بچمە سەر وێنەکان پێم خۆشە جاروای ماچین بۆ زۆر شوێن
ینی کێشەی لۆکیشنمان هەیە لەکوێ وێ نەبگری بەڵێ بۆی لەگەڵ ئیشەکەی ئێمە بێ بەڵام سێم کرد ماڵی ئێوە ینی لە مۆزەخانەیەگە چێ هەموو ژوورەکان هەموو شوێنەکان هەم دیزاینەکەی هەموو ئەم کەلوپەلانی کە تیاتانە داناوە ینی کەلوپەلی کەلەپوری و کوردەواری و ینی شتی تحفەی زۆر تایە ئەمە زەوق و سەلیقەی تۆیە زیاتر یا کاک حەسەنیش حەزی لەمەیە چۆن ینی ئەمەتان کۆ کردەوە ئەم شتان بەڵێ وەڵا ئەو زیاتر حەزی لەمەیە ڕاست قسە بکەم من بڵێن تۆزیە لەگەڵ شتی بڵێن کەلەپورە حەزم لێیە بەڵام بە دەرەجەی ئەو نا ئەو زیاتر حەزی لێیە ئیتر بەس خۆم دیزاینەکانم داناوە زۆربەی شتەکانیش بڵێن بە پارەی ئەوە کراوە بڵێن بە هەرزانی کڕیمانە لە دارە سوتاوکە هێناومانە مەسەڵەن کەسێک خۆمان خزمێک دۆستێک کە شتێکی هەبووە زانیوێتی ئەم ژوورەمان هەیە پێشکەشی کردوین بڵێ جوانە دەستان خۆش بە کتێبخانەم بینی لێرە کێ زیاتر کتێب خوێنێتەوە لێرە وەڵاهی حەسەنەی خوێنێتەوە بەڵێ جارجاری خوێنێتەوە منەی خوێنمەوە بەڵێ دەستەکانە خۆش بێ پێم خۆشە بچین بۆ یادەوەری هونەرەکانی بەس پێشویچ مەسەرەوەنەکان پێم خۆشە بزانم تۆ چۆن پەیوەندیت کرد بە تیپی مۆسیقای سلێمانی و یەکەم جارەوە چۆن بڕیارتدا کە گۆرانی بڵێ لەو سەردەمە تا چەند قورس بوو بۆ نمونە پشتە گۆرانی وتن تا چەند خێزانەکەت و باوکت هاوکارت بوون لەوەی کە پشتە ناو ئەم بوارە چۆن ئەم بڕیارەتدا لەو ساڵانە طبعا بداية هەر خۆم چۆنەڵێ هیوایەتم بوو ئاواتم بوو ڕۆژێ لە ڕۆژان ببم بە مۆسیقاژەن یا بم بە گۆرانی بێژێ بەڵام ئەوە بوو بوارم نەبوو بڵێن لەم تەوەستە چۆنەڵێ پیانەوتم مناڵی و مەچۆ و نابێ بۆ تۆ قورسە و بەڵام کە چوومە ئامادەی پیشەسازی لەوێ تیپێکی مۆسیقای ئامادەی پیشەسازی هەبوو هەر هەمووشیان ئەندامی تیپی مۆسیقای سلێمانی بوون لە ئاهەنگی یەکتر ناسینا یەکەم ساڵ من بەشداریم کرد ئەوە نیتر ئەگەڕێن بە پۆلەکانە کێ حەزیێ من بەشداریم کرد لەگەڵ هەنێ هاوڕێم هەر لەوێ بوون ئەو کاتە بەشداریمان کرد بە دوو گۆرانی من بەشداریم کرد گۆرانیەکانی نەورۆز عەلی بوو وابزانم نەورۆز عەلیە هەردوو گۆرانیەکە زۆر خۆش یعنی چۆی گوێی گوێگران ئیتر لەوە وردە تێکەڵاوی بڵێن هونەر بوو لەگەڵ بڵێن ئەم کوڕانەی کە لەوێ بوون هەمووی بڵێن کەسی چالاک و کوڕی باش بوون وتیان بۆ ناید لە چالاکی قوتابخانەکان فیستیڤاڵی ساڵانە هەبوو بەشداری بکەیت یەکەم ساڵ دوای ئەو ئاهەنگەی کە لە کارگەی جگەرەکە بڵێن بۆ یەکتر ناسینی قوتابیان کردمان یەکەم ساڵی 1970 بوو لە چالاکی فیستیڤاڵی چالاکی قوتابخانەکان من بەشداریم کرد بە کۆڕاڵەکە لە ئاوازی مامۆستا خالیش سەرکار بوو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی مامۆستایەکی بە ڕێز و دەزڕەنینە بەڕاستی دڵسۆزە ئەو بڵێن ئاوازەکەی دانابوو من سۆڵۆکەیم هەبوو من و عەبدولقاهر حەسەن و کاک سەلام سێ ڤیدیۆش هەیە بەڵێ تۆمارمان کرد لە لە ئیشە زۆر جوانە پڕیادەوەریەکانی بەڵێ تقریبا بزانم 3 ساڵ ئەم فیستیڤاڵە بەردەوام بوو بەو کۆڕاڵە شوێ تۆمار کراوە ئەو گۆرانیە لە تیپی مۆسیقای سلێمانی تۆمارمان کرد بەدەنگ لە ئیزاعەی بەغا لەگەڵ چەند بەرهەمێکی کە ئیزاعەی بەغا لە ساڵحێ بوو ستودیۆی 5 وابزانم لەوێ ڕۆژی سێشەممە بوو تۆمارمان کرد لە بەیانیەوە لێ بووین سعاد وازم 8 ئێوارە لێ بووینەوە چەند بەرهەمێک بوو بەرهەمەکان زۆر بەڵێ تیپ بووین بەڵێ تیپی مۆسیقای سلێمانی وێنەکان بەس فاتمەخان کۆڕاڵی کە مامۆستا خالید ئامادەی و کۆڕاڵی غەزالی بەشدار بە سۆڵۆیەک لەگەڵ عەبدولقادر حەسەن ئەوانە ئەگەر بکرێت بە یادی ئەو ڕۆژانە ئەتوانی ئەو سۆڵەی خۆتمان بۆ بڵێیت هەر کۆپلەیەکت بۆ ئەڵێم بەڵێ ئەرێ هەستا بێرە لام گیانە قەدما چۆرەوە ئای خەموو پەژارم دەیدەی لە بیر بارەوە ئای خەموو پەژارم دەیدەی لە بیر بارەوە جوانێ 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 دەستەکانە لەگەڵ یادەوەری زۆر ئەو گۆرانی لەو سەردەمانە باچمە سەر وێنەکان لە وێنەکانەوە چیرۆکەکانی ترژێ لێبێ ئەمە کوێ فاتمەخانە شوێنە ئەمە ڕسمێکی زۆر کۆنە بڵێن ناڵێم یەکەم ساڵ بوو کە چوومە ئامادەی پیشەسازی طبعاً ئەم ڕسمە شێواوە لەبەرەوەی لەگەڵ هەندێک ڕسمی ترا کاتی خۆی کە باوکمان بڵێن کە ڕژێمی بەعەز لەو سەردەما چۆ سەرماڵەکان کە پێشمەرگەی هەبوو کە کەسێکی هەبوو مثلەن پێشمەرگە بێ
بە دوای ڕسمماگی ئەگەڕا پێشم باوکم ئەمانی هەموو شارد بۆوانێ لە ناو لایلۆنە هەموو بەڵێ هەمووی فەوتا تەنها ئەمە دووسێ ڕسمی ترم ماوەش ئاوە شێواوە ئەمە ئەو ڕسمەیە گۆرانیەکەی هینەڵێم بەرقەڵەمەڕۆ هینی نەورۆز عەلی لەگەڵ بەهاران خۆشە دوو گۆرانی بوون بەیەکەوتم بەڵێ ئەو شوێنە کوێ ئەو شوێنە کارگیجگەرەکە هۆڵی کارگیج ئەمە لێرە جەنابەتر گۆرانی بەڵێ ئەمە ڕۆژی مامۆستایان بوو جەژنی مامۆستایان بۆ کاتە هینەکرا بڵێن ئاهەنگەکرا لە ڕۆژی جەژنی مامۆستایانە ئەو شەر بە گۆرانیەک بەشداریم کردبوو بڵێ ئەو مۆسیقیانە شوێن لەگەڵ ئەمە کاک عومەر عوسمان سەرکارە برای مامۆستا خالی سەرکار ئەمە بەرزانی ناوە بوو ئەوە هیچیان بەرزانییان نەژادی ناوە هەمویان ئەندامی تیپی مۆسیقای سلێمانی بوو من و تیپی مۆسیقای هێنیش بوون ئامادەی پیشەسازی سلێمانی کوڕم بەڵێ دیارە جەنابە دیتر تێکەڵی تیپی مۆسیقای سلێمانی ئەبیت لە ڕێگەی مامۆستا ئەنوەر و ئەو مامۆستایانی تر ڕێز و خۆشویستیمان بۆ هەموویان بەشداری زۆر لە چارەکیەکانت کردو لە بەغا لە شارەکانی تری عێراق لە هەولێر ئەم وێنەیە مامۆستا حەمەحسێنی کۆچ کردووی تیا ڕۆژ شادبی ئەمە وابزان مووسڵە یەکەم فیستیڤاڵی چالاکی قوتابخانەکان لە مووسڵ بوو هەر بۆ کۆڕاڵە بەشداریمان کرد یەکەم ساڵی شانی سلێمانی لەگەڵم تیپە ڕۆژ ئێمە وەکو تیپی وەکو چالاکی قوتابخانەکان هەروەها تیپی مۆسیقای ئامادەی سلەیمانی کچانیشمان لەگەڵ بوو و هەروە شانۆی وابزان پێشڕۆ بوو لەگەڵمانە بڵێن خوشکە گەزیزە خان بڵێن ڕێزمەیە بۆی ئەویشی تیا بوو مەی ڕفیقم و زۆر بوون لەو کچانەی کە لە ئامادەی سلێمانی کچان بوون لەگەڵ تیپی مناڵانە ئەمانە هەمووی بەشداریانە کە لەو فیستیڤاڵای تر زۆربەی جار سلێمانی ئەیبردەوە یەکەمە بوو بەڵێ ئەم وێنەیە وێنەیەکی جەنابچە لە قاعێک دانیشتووی بەڵام پێما بە چیرۆشیشی خەمباری لە بەڵێ ئەم وێنەیە ساڵی هەشتا وابزانم دووهەم ساڵ بوو فیستیڤاڵی ساڵانە بوو هیچ چالاکی قوتابخانەکان چووینە هەولێر لەوێ بڵێن ئەو ڕۆژە ئێمەش ڕۆژێ پێشتر ڕۆشتین حەڤەی چواری هەشت بوو ڕۆشتین بۆ هەولێر لەوێ بڵێن بەرهەمەکان تەقدیمکەین ئێمە لە قاعەکە بووین ئەوایە بچوینە سەر مەسرح و بڵێن پرۆڤەمان کردایە و بۆ ئێوارە تەقدیممانە کرد ئەوە بوو بەداخەوە ڕۆژێکی زۆر ناخۆش و کارەساتێکی زۆر ناخۆش ڕوویدا ئیتر ئێمە چوین مامۆستا ئەنوەر بە منی وت بە هێواشی چرپانی بەگوێی مناوتی کچەکان کۆکەرەوە بە بێدەنگ بڕۆنەوە بۆ قاعەکە طبعا مامۆستا ئەنوەر ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی زۆر یعنی دڵسۆزی هونەر بوو دڵسۆزی کچەکان بوو بەت هەموویان هەموو مامۆستاکانمان مامۆستا ئەنوەر مامۆستا محەممەد مامۆستا ئەفریقا مامۆستا هەروەها مامۆستا فەرەنسیز مامۆستا سەڵاح هەمووی وەک برا و باوک و خاڵ مامەڵیان لەگەڵ ئێمە کرد وتی زۆر سیقەی بە من هەبوو طبعا لە من گەورەتریشی تیا بوو بەس چۆنەڵی هەستیە کرد من حەزم لەبەر پرسیارەتە بانگی کردم وتی بە بێدەنگ کەنانتان خوا بڕۆنەوە بۆ قاعەکە قاعەی ئامادەی هەولێر بوو چی ڕوویا بوو وتم چیە مامۆستا وتی پاسێکمان تووشی ڕوودا بووە ڕووداوی هاتوچۆ بووە ئیتر وتی بەست پیان مەڵێ پاسی مناڵانە هینیشمان هەیە بڵێن زەحایەمان هەیە ئەیترەوە بوو نەمازانی چێن حتا بەڵێ گەشتینە کەرکووک لەوێ لە خستخانەی کەرکووک بوون وتیان کارزان و فەرمان و ڕێبوار و گۆران من هەر چواریانم بیرە بەداخەوە یعنی کارەساتێکی زۆر ناخۆش بوو ڕۆحی هەمویان شاد بەڵێ من ڕێیەکێ بووم لەو کەسانی تا چل شەو جلی چل ڕۆژ و چل شەو جلی ڕەشم بۆ لەبەرکردن کە بەڕاستی ناخۆش بوو ئەو کارەساتش بەڵێ ئەو کارەساتش بە دەستی ئەم قەست ڕژەمی بەعس بەرامبەر ئەو مناڵانە کردی زۆر بەداخەوە یادەوەریکی زۆر جوانی تۆ مامۆستا عەباس محەممەد لەسەر شانۆ ئەمە کوێیە و لەوێ چی ئەڵێیت ئەمە قاعەی خولدا لە بەغا بەڵێ ساڵی 1970 بۆ هەشتایە میهرەجانی مۆسیقی جیهانیە وابزانم 5 دەی 1970 5 بەڵێ یادی مۆسیقای جیهانیە من و عەباس محەممەد هینەڵێ دەنوێڵم بەڵێ یەکێک لە گۆرانی بەناوبانگەکانی ئەو کاتە بەڵێ ئەوە دەنگم نووسا بوو تەبعاً لەوێ بۆچی وەڵاهی من لە ئەم گۆرانیم هەبوو کۆڕاڵەکە سۆڵۆکەی من بووم
هەروەها هەڵپەرکێش بوو ئیتر هیلاک بووم بڵێ 2 ڕۆژ پێش ئەوەی ئیتر عراقمە کردەوە بڵێن زۆر هیلاکە بووین 2 ڕۆژ پێش ئەوەی بچین بۆ بەغا دەنگم هەستمە کرد نووساوە ئیتر بۆ کە بۆ بەیانی دەرچوین مامۆستانوەر هەستی کرد دەنگم نووساوە وتی قسەژ ناکەی وتم بەسەر چاو من و پەیمان هاوڕێم لەگەڵ دکتۆرە چیمەن بەیەکەوە بەڵێ ڕێزم هەیە بۆیان وتی قسە مەکەن ئیتر قسەمان نەیەکرد هیچ یعنی نەمانەتوانی بۆی دەنگمان تێک نەچێت لەوە زیاتر لە مەطعامێ دابەزین کەمانچەکەی هێنا وتی بە یارمەتیتان وەرنیەکەیەکە یعنی دەنگتان تاقی لە پێشا دەنگی من ئیتر زۆر خەفەتی خوارد کەمانچەکەی دەست لیا و هیچم بۆ نەهاوتێ گیان وڵای تر وەالحاصڵ خەمی بوو زۆرەوە بوو شوینەوە بۆ ئیشەکە بە سەرکەوتی ئەوە بوو بردیانم بۆ خەستەخانە و لەوێ دەرمەعیلاجیان بۆ وەرگرتم و ئەوەیکی زۆریان نامێ اینجا تۆزێ گەیشتە ئەوە ئێستا مەسرحەکە نازام لە عینەکاتیەتی لە کاتی گۆرانیەکانە سەر هەڵە بڕم وتی ئاوا مل هەڵبڕا ملە دانە نەوێنی بۆی دەنگت بە یەکجاری بێتە دەرەوە بەڵێ ئەو کاتێکی جوانە بەڵێ هەر ئەمەش هەرمەندی گەورە کەریم کابانە لەگەڵ دکتۆرە چیمەنە بەڵێ ئەمە هەر ئەو شوێنەیە بەڵێ ئەو مناسبەیە بەڵێ کاک ئەسعەد قەرداخی و ئەمە خۆم بەڵێ بەڵێ ئەمە ساڵی 1970 ڕۆژی مۆسیقای جیهانیە لە قاعەی شەعب لە بەغا ئەمە تۆمار نەکرا نانا زۆر بە دەگمەشتەکان تۆمارەکرا بەداخەوە ینی بەرهەممان زۆر بوو ئەمە گۆرانێکی سونائیە هین ئەوەی قوربانت هەی بای شەوێ ئەوە لەگەڵ هەیناری نارین دوو گۆرانی بەتەکید بابا ئەڵێمەوە بابا وەڵا لە زۆر شوێنە دانیشین لەگەڵ برادەرەکانی ئەڵێمەوە ئەمەش هەمان شوێن ئەمە هینە ئەمە شەر هەمان شوێنە بەڵێ هەمان شوێنە ئەمە هینە قاعەی هۆڵی فەرمانبەرانە سلێمانیە لەوێ دووبارەمانە کردەوە کە هاتینەوە لە بەغا وێنێکی تۆ هاوڕێکانت بڵێ ئەمە قاعەی خولدە ساڵێکی بزانم هەر هین محافەزەکان لە بینی محافەزەکانە بڵێن پێشکەوتن هەبوو لە هینی هونەریە هونەری میلی بوو ئابزانم ئێمە بەشداریمان کرد بەڵێ وێنێشی پڕیادەوری و زۆر جوانی تۆ تیپی مۆسیقای سلێمانی ئەمە یان تیپی ئەمە میلیەکەیە بەڵێ ئەمە ئەوەیە کە ئەڵێم لەگەڵ ئەمانە بەڵێ بەیەکەوە هاتین ئەمە بڵێ ئەو کاتێ من گۆرانێکی میلی وت ئەمە شەرجەنابەتون بەڵێ هەر عینەن شوێنە قاعەی شەعبە یارە کۆمەڵێک وێنی تیا ئەوانی قاعەی شەعب بەداخەوە تەلەڤیزیۆن تۆمار نەکراوە بەداخەوە ئەم وێنێژوێنیشی لەگەڵتان ئەوە هەر ئەو ساڵەیە ئەوە هاشم عەلی مندیە بڵێن ئەو کاتە بەرنامەی هونەری پێشکەشە کرد بەڵێ لێوێ چاو پێکەوتن شتی لەگەڵا کردی ئەم وێنەی جەنابەت و ئەمە ساڵی 1970 بۆ 1970 میهرەجانی چالاکی قوتابخانەکانە بۆ حەیرەی ساوای لە سەماوە بەڵێ لێوێ گرتومانە دیارە ساڵانە ئیتر لە کاری هونەری لە گۆرانی وتندا بڕای بەس من کۆمەڵە گوێنم لایە جەنابەت پێما بێ لە کارێکی هونەری لە پەیمانگای هونەرە جوانەکان پێما بێمە ئەمە دوایینەوە دەکانە دوای ڕاپەڕینە ئەمە ساڵی 1970 هۆڵی ڕۆشنبیریە ئۆپرێتێکی مناڵان بوو لەگەڵ مامۆستا ئەنوەر و ناسکخانە ئەو بڵێن مۆسیقاکەی لێە و هەنێ گۆرانیشی وا بزانم دوانسیانێکی هەبوو خۆی داینابوو مامۆستا ئەنوەریش هەندێک لە گۆرانیەکانی دانابوو بۆ مناڵەکان وەکو هەر وەکو ئامۆژگاری گۆرانیەکان بە شێوەیەکی ئامۆژگاری بوو هەم وەکو بەرهینێکی مناڵانە ئۆپەرێتێکی مناڵانە بوو منیش وەکو داپیرە هەم نەسیحەتی مناڵەکانمە کرد و پندم بۆ جێڕان ئەمە ساڵی 1970 بەڵێ دوای دەرکەوتن و کاری هونەری تۆ لە دوایش کارێکن نەکرد لە دوای ئەوە یەک گۆرانیم بۆ بەندەنی کچم کرد ئاوازەکەی خۆم بوو مامۆستا عادل هینی کرد بەنیازنی جارێکتر گۆرانی بڵیتەوە بڕوان هەکەم دەستەکانە خۆش ئێمە بێکەوە بەردەوامە بین لە بەشێکی تری بەرنامەکە و دواتر باس لە کۆمەڵێک بیرەوەری چرەکەین فاڵ خاندیاری سێمە لە پەیمانگای هونەرە جوانەکە تۆ ساڵانێکی زۆر
لەنا ئەم دەستگایە و لەنا ئەم بینایە بەڵێ کارت کردو پێم خۆشە بتمەوە بۆ یادەوەریەکانی ئەو ساڵانە کە دیارە جەنابەت لە 1970 بەڵێ هاتوویتە ئێرە نەقڵبی بۆ بەڵێ، ئێرە بەڵێ. تۆ لێرە لەکوێ دەوام دەکرد چۆن نەقڵبی بۆ ئێرە بەڵێ. لەو سەردەمی چێ بەڕێوەبەری پەیمانگە بوو بەڵێ. زروف و بارودۆخ و هینی ئەو کاتە چۆن بوو؟ بەڵێ من کە هاتمە ئێرە طبعاً وتم گواستنەوەی ڕاژە بوو لە بەلەدیاتەوە بۆ وەزارەتی پەروەردە لەوێ یەکسەر بۆ پەیمانگای هونەرە جوانەکان ئەوش بە یارمەتی مامۆستا ئەحمەد سالار لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە بۆ ئەو بۆ مامۆستا ئەنوەر مامۆستا سەلاح زۆر لە مامۆستاکانی تر یارمەتیان نام کە بێمە ئێرە چونکە پێشتر لەگەڵیانە کارم کردبوو تا حەزم کرد وەکو ئیشی ڕۆژانە وەکو فەرمانبەرێک هاتمە ئێرە کە هاتمە ئێرە یەکسەر چوومە بەشی مۆسیقا لەوێ بووم وەکو فەرمانبەر وەکو سکرتێری قیسمەکە تەسجیلاتی بڵێن دەرەجات و هەروەها بێتەوە مەخزن و سەرپەرشتی خوێنکاران کاریان هەبووە ئیشێکیان هەبووە منەم کرد طبعا لە بەیانیان ئاهاتم مەتاکو سەعات 3 نەیڕۆژنیە و سەردەما سەردەمی ڕژێمی بەعز بوو بەڕاستی سەردەمێکی قورس بوو بۆ ئێمە ئەلێرە بەڵام لە هەمووی خۆشتر هەر لە مامۆستاکانەوە هەر لە فەرمانبەرەکانەوە هەمووی وەکو هەڵیان بژێری هەمووی کورتپەروەرد خۆشەویست کەسی جیاواز بوون یعنی هیچی ئەوە نەبوو لێیان بترسی تەنها هەنێ مامۆستا هەبوو کە لە دەرەوەی بڵێ عێراقەوە هێن کوردستانەوە هاتبوون لە بەغا و لە شوێنەکانی تر خوار و عێراقەوە ئیتر ئەو کاتە ئەوانە تۆزێ ترسیان هەبوو کاتێک کە تەلەبێ دەستنیشانەکرا ئەیان گرتن زۆریان لێگرتن تەلەبەکان بەڕاستی ئەو کاتانە بۆ ئێمە زۆر قرس بوو زۆر ناخۆش بوو کاتنیان بردن ئێمە زۆر نیگەرانە بووین بۆیان هەموو ئەو ساڵانە کە لێرە بوویت نزیکبی لە مامۆستا ئەنوار لەو مۆسیقیانە هیچ کات بیری لەوە نەکرەوە جارێکی تر گۆرانیەک بڵێیتەوە وەکو پێشوو نەوەڵا نازام یعنی کارەکە وای لێکردم زۆر کارمان هەبوو لێرە ئیشەکان قورس بوو ناڵم ئەو سەردەمەش من بەهۆی ئەوەی ئەرچی ترم لەسەر شان بوو مەسەلەن دایمە پێشمەرگە و ئەوانی کە لە ناو شار بوون مختەفیەکان هاتنە لامان جاری وا بوو بە دوومان ئەمانەوە لە لای من مەسەلەن قورس بوو بۆ من ئەو کارە بکەم کە هاتمە ئێرە زۆر جار مەحتەلە بووم تووڕەژە بوون لێمەوەی بڵێن بەڕێوەبەرم بوو نەمێرا بڵێم بۆچی درەنگێمیان شتێک لەبەرەوەی کەسێکە بوو لە ماڵەوە بێ من نانی بەمێ ئاوی بەمێ پێشمەرگەی برینار بوو یاخود کەسێکی کە بوو کە مختەفی بوو لە ماڵمانە ئەوانە بۆ من قورس نەمەتوانی لایەنەکەی کە بگرم بەڵام ئەمەی تریان کە سەرپەرشتی خوێنکارەکانمە کرد بۆ من زۆر خۆش بوو هەست چییە کەم ڕۆتۆمان هێناوەتەوە بۆ ئەو شوێنی کە لە هەشتا و نزیکەی 25 ساڵ لەمەوە پێشتۆ لێرە بوویت وە لێرە کارت کردووە بەڵێ من لە 1970ەوە هاتووم بۆ ئێرە هەتاکو 2005 ماوەی تقریبەن 10 ساڵ سکرتێری قیسمەکە بووم ئەوەی تری لە دوای 94ەوە بەڕێوەبەرەکەم شەونم خان بەڕێوەبەری ئیدارە بوو ئەو کارگێڕی بوو تەواو ئیتر نەیتوانی تەقاعد بوو ئیتر من چوومە شوێنەکەی ئەو تا 2005 تا 2005 لێرە بەڕێوەبەری ئیدارە بوو بەڵێ ئیتر دوای ئەوە بوو نەقلی خەدەماتم کرد بۆ هێن نەقلی بڵێن شوێنەکەم کرد لە پەیمانگاوە بۆ ئامادەی پیشەسازی و عنوانەکەشم گۆڕی بۆ مامۆستا بەڵێ طبعاً هەستێکی خۆشە بەلامەوە ئێستا یادگاریەکان هەموویەتەوە میرم ئەو بەسەن لەگەڵ هاوڕێکان مالێرە زۆر کاتێکی خۆشمانە بردەسەر بەو کاتە بۆ قۆناغە ناخۆشەش کە سەردەمێکی زۆر تونگ بوو بۆ ئێمە بەڕاستی فاتمە خان زۆر پێخۆش جاری تر بەشەکان جیاوازەکانی پەیمانگە بگەڕێن بەمەوە بۆ یادەوەریەکانی ئەو سەردەمە دیارە پێما بەجەنابەت هەر لەم شوێنە لێرە ساڵانێک وەرشەت بەڵێ وەرشەم هەبوو بەڵێ ساڵان 4 ساڵ ئیشی وەرشەم کرد وەرشەیەکی گەورەم هەبوو بڵێم خوێنکارەکان بە مۆسیقا بە مەسرح بە شێوەکارە هاتن هەم فێرمەکردن هەم لە فیستیڤاڵەکانی تایبەت بە پەیمانگای یعنی ساڵانە لەگەڵ مەسرح لەگەڵ مۆسیقا لەگەڵ شێوەکار من ئەو پێشەنگایمە کرد پێشەنگایەکی گەورەمە کردەوە هەم واریداتێک بوو بۆ ئێرە هەم خوێنکارەکان زۆرینان فێری دروستکردنی گوڵ و دەزڕەنینیەک دیارە تۆزێک لە ئیشەکەی تۆ نزیکە بەس وت لە یەک دوو کارە ئیشی ئینارە کردەوە ئیشی ڕووناکی بۆ شانۆیی یەک جار بەڵێ لە ئیشێکی مامۆستا عوسمان فارسا بوو بەڵێ ناوەکەیم زۆر لەبیر نییە ناوی شانۆگەریەکە ساڵی 88 بوو لەو ساڵانە بوو بەڵێ ناوی مامۆستا عوسمان فارسی بە دیارە لێرە کە هاتی نەخوارێ بۆ بەشانە گەڕایی وێنی کۆمەڵێک
هنەرمەندی گەورە لەسەر بینی مامۆستا عوسمان فارسە، هنەرمەندی گەورە سد گەزیزێ، مامۆستا ئەحمەد سالار، سد بەدی عەدارتەش و هەموو ئەوانەی تر دیارە ئەمانە ڕۆژگارێک بوون لەم بینایە خزمەتیان کردووە، ئەوان ئێریان تەسیس کردووە. جنابیشت لەگەڵ لەناوی یان دەوریەکانت چیە لەگەڵ ئەم کەڵە هونەرمەندانی کە ڕۆژانێک لەناو ئەم بینایە؟ هەریکێک لەوانە ئازیزێکن بۆ من، مامۆستا عوسمان فارس، سد گەزیزە، خوشکی ئازیزە، لە سەرەتاوە لە زۆربەی فیستیڤاڵەکان بەیەکەوە بووین. مامۆستا ئەحمەد سالار برای گەورەیە، پیاوێکی بەوەفایە، هەم بۆ هونەر هەم بۆ هاوڕێکانی. بەدی عەدارتاش بەدی ئاو چای ماچەکەم لێرەوە، خوشکی گەورەیە، دایکی ئازیز، یعنی وەکو دایک مامەڵەی لەگەڵا کردین کە ئەچون بۆ فیستیڤاڵەکان، سەرپەرشتیە کردین، مەسەلەن ئامۆژگاریە کردین، ماوەکی زۆر زۆر بەیەکەوە بووین، زۆر یعنی کاتێکی خۆشمانە بردە سەر لێرە. ینی کاتەکان هەل لە بەیانی لە سەعات بڵێن 7:30 و ئێمە هاتین بۆ ئێرە هەتا 3. جاری واش بوو کە فیستیڤاڵمان هەبوو ئەماینەوە، یعنی ئەوەنگە خۆشەویستی هەبوو بۆ هونەرەکە و بۆ یەکتری، ئەماینەوە بەلامانەوە احتیاجی بوو هیلاک نەیەبووین. دیارە کۆمەڵک فۆتۆم پێ من کە هەری ئەو سەردەمانەیە پێم خۆشە چیرۆشی ئەم وێنەیەم بۆ بژێڕیتەوە. ئەمە پێشەنگایەکی ساڵانە بوو، هی بەشی تەشکیلی، بەشی سیرامیک. منم لەگەڵ هاوڕێکم شیلان خان، ئەوش لە بەشی ئیدارەکە بوو، منیش ئەو کاتە بەشی بڵێن بەڕێوەبەری کارگێڕێکە بووم لەگەڵ حەسەن و لاوچ و کوڕم و مامۆستا وەهبی ڕەسوڵڵاه. بۆ حکومەی دوو سلکی جیاوازن تۆ کاک حەسەن. بەڵێ ئەو تەئسیرە لەسەر کاک حەسەن هەبوو ئەوە بیهێنی بۆ ئیشێکی فەنی، مەسەلەن بۆ ئیشی هونەری، بۆ پێشانگە، بۆ ئەم شتانە؟ بەتەئکید خۆشی هینە، ئیشی هونەری کردووە لە گەنجیە. زۆر باش. ئەم وێنەش پێما بە هەر ئەو قاعەکەی ئێرە. بەڵێ هاوڕێکانمە سەیران خان و بەیان خان و هانا ژنی خێزانی کاکە هاوڕێ عەزیز لەگەڵ نەدایە ئەوە قاعەی شانووی مەعهەدی بەڵێ پەیمانگای هونەرە جوانەکانت بەڵێ سەیران و گەشتەکان. بەڵێ ئەمە ساڵی 94 بوو لەگەڵ بەشی مۆسیقا وەکو سەرپەرشتیاری ئێمە وەکو لەگەڵ مامۆستاکانە چوین بۆ دوکان. بەڵێ زۆر باشە. پێم خۆشە لەدای پەیمانگای هونەرە جوانەکان بچینەوە بۆ ئەو گەڕەکەی کە بە مناڵی لێ لەدایک بووین، کۆمەڵێک یادەوەریش بەڵێ هەر لێرەوە هەیە. پێکەوە سەردانی پێویش بکەین. هەنستا هاتوونێتە گەڕەشی ڕزگاری و بیجات ئەو گەڕەکەی و بەردەمی ئەو خانووی کە لە سەرەتای 60ەکان جەنابەت لێرە لەدایک بوون. هەست چییە کە ئێستا هاتینەوە ئەو گەڕەکەی مناڵیت و ئەو شوێنی لەدایک بوونتە لێرە؟ بەڵێ طبعاً کە ئەچیتە شوێنی مناڵی دیە ئەو گەڕەکەی کە لەدایک بووی ماوەیەکی زۆر کە ژیای و گەورە بووی، ئەنواع یادگاری بیرەکەوێتەوە. طبعاً من ئەمە جێ دوو خانوو، ئەمە ماڵی ئێمە بە ماڵی شەمسەخان و کاک ساڵح بوو. ئێمە خێزانێکی گەورە بووین، ئەوانیش بە هەمان شێوە خێزانێکی گەورە بوون. ئەم گەڕەکە تقریباً ئەم دوو ماڵە بوو، ماڵی ئامینە خان لێرا بوو، ماڵی باجی ڕابیعە لێرا بوو و ماڵی دوو ماڵی کەس ماڵی کاک ئەحمەد کوردە و ماڵی کاگونس و مانێ ماڵ ئاو بە تاک ماڵی بەستا شەفیق لێرە ڕۆڤیحیا بەڵێ لەو بەربوو. یعنی چەند پرش و بڵاو بوو، هاتوچۆمان هەبوو، هەمووشی مناڵی هەبوو، هەمووی ڕەفیقی یەکتری بووین. طبعاً بەتەئکید لەم گەڕەکە ڕەفیقمان هەبوو لەگەڵ ماڵی مناڵەکانی ماڵی شەمسەخانە ئێمە شیرمان خواردووە. ئەو کاتەوا بوو خەڵک زۆر مەسەلەن پابەند بوو بە دابوو نەریتەکانی کەسایەتی و دراوسێتی و هاتوچۆکردن و بە تەنانێ یەکتریەوە بووی، بە خۆشی یەکتریەوە بووی. بەو شێوەیە مەسەلەن لەگەڵ کچەکانە ئەچوینە دەرەوە یاریمانە کرد. ئەمە گردی مهندسینە لێرە، ئەو کاتە خانی پێوە نەبوو. ئەمە دوو ماڵی کەش لێرە، ماڵی فەوزی خان و ماڵی واحیدە خان و ماڵی هەروە بێتەوە مەلەک خان و ماڵێکی تریش مەسیح بوون. ئەم ماڵی مەلەک خانە مەسیح بوو. پێما بێ سەردەما سەرەتا شەسەکان ئێرە زۆر چۆڵ بوو، ینی لە خوار با بڵێن بەنزینخانەی عەقاری کە ئەو کاتە پیاوێت ئێستا ستیستارە ئاو بۆ خوارەوە بۆ قۆریشکا و ئەوانە وردە و دەکەمە بۆوانێ. بەڵێ کە ئێمە هاتیینە ئێرە باوکم بە باپیرم خواعافی کە بە باوکمی وتبوو گورگە و خوا مەچوەرە و شوێنە. ئیتر دیارە ئەوان ئەمانیان هەڵبژارد و خۆیان بەدەستی خۆیان خانوەکان شەرقی بوون، کۆن بوون، بەس خۆش بوو بەنیسبەت ئێمەوە لامان خۆش پێما بە ئێرە چەقی سلێمانی ناوەڕاستی شاری سلێمانیە. پێما بە جەنابەت هەر لەم گەڕەکە بوون کە چیتە قوتابخانەی سەرەتایی. بەڵێ هەر لێرە چوومەتە سەرەتایی
و هەتا ئامادەیشم تەواو کرۆ هەتا تەخەڕوجیشم لێرە چوویتە قوتابخانەی قەدەم خێر بەڵێ قەدەم زۆر خێر دوور لێرە نییە لێرەوە. نزیک بوو نەخێر ئەمانە هیچی نەبوو ئەم بڵێن با بڵێن ئەم خانوانە هیچی خانوو نەبوون لەوێ چۆڵ بوو دەشتێکی چۆڵ دوو چەم هەبوو لێرە کانی و ئاوێکی زۆر هەبوو لەو بڵێن ئەلێرەوە لەسەر ڕێگەی ئێوە. زۆر هەبوو بەڵێ کە ئەچوین بۆ مەکتەب ئەما ئیتر ئەم کانی و ئاوا یەکتریە گرتەوە چەمێکی دروستە کرد بەو چەمە یعنی جاریوا بوو کە باران ئەبوو نەمانەتوانی پەڕینەوە بەسەر جادەکە ڕۆشتین لەگەڵ هاوڕێکانمانە لەگەڵ دراوسەکانە بەیەکەوە بۆ مەکتەب و بە یەکشەوە هاتینەوە بەڵێ چیا دەورێکت هەیە لەم گەڕەکە ئێستا هاتوینەتە ئێرە وڵا یادەوەریەکان تەنها ئەوانەیە کە مەسا هاتینە دەرەوە چاو شارکێمانە کرد لەگەڵ کچەکانە یاری بۆ بچێنەمانە کرد یاری باجی باجێنەمانە کرد ئەوانە دوای ئەوش کە گەورە بووین باسی ساڵی 60ەکانەکەی بەڵێ بەڵێ بناڵ بووین طبعاً دوای ئەوە کە گەورە بووین ئیتر بەیەکەوە چوینە مەسەن سەیران و شتەی زۆر کەم بوو سەیرانەکان بەڵام زۆر جا لەگەڵ دراوسەکان ئاڕۆشتن بە سەیران یاخود سەردانی ماڵەکانمانە کرد یەکتری لە جەژنانە ئەوە زۆر خۆش بوو لە جەژنانە هاتوشە یەکتریمانە کرد و ئیتر وەکو کەس و کاری یەکتری پەیوەندیەکی زۆر زۆر تۆم و تۆڵ و خۆشەویست لە بینی دراوسەکانە هەبوو بڵێ هیوادارم ئەمڕۆ توانی بێتمان تۆمان گەڕانی بێتەوە بۆ بیرەوەریەکانت بۆ یادەوەریەکانی گەڕەشی مناڵیت کارە هونەریەکانت ئیشە وەزیفیەکانت بە درژای ئەو ساڵانێک کە کردوتە توانی بێتمان چمچێک لەو بیرەوەریانەمان جێڕاوێتەوە و تۆمان بردێتەوە بۆیەوە بینەرانیش سوودیان لەو بیرەوەری و مێژووە وەرگرت بێ ئەمڕۆ تۆمان زۆرمان دوو کرد زۆر هیلاکمان کردی هەم لە ماڵەوە هەم لێرەش دەست و چاوتان خۆش بێ بەڕاستی من زۆر زۆر پێ خۆشحاڵ بووم بۆ ئەو بەسەرکردنەوەی من بەڕاستی دڵخۆشتان کردم دەست و چاوتان خۆش بێ و لەشتان ساغ بێ هەر بمێنن بۆ کورسات و بۆ کوردستان و بۆ گەلەکە زۆر سپاس بۆ جەنابەت ماندوومان کردی خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتاییەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان